تۆ جاری وا هەیە ئەبیتە هۆی لە ناوچوونی ئینسانێک هیچ باکێشت پێی نییە. جاری وا هەیە بە کۆمێنتێوا لە ئینسانەکەی خۆی بکوژێ، بە یەک کۆمێنتدایان ڕوخێنی وای لێکەی خۆی بکوژێ، بۆ بەشدار نیت لە کوشتنیە. بە کۆمێنتێک کەسێک هانەی بۆ کوشتنی کەسێکی تر بۆ بیکوژێ، بەشدار نیت لە کوشتنیە. بە ڕسمی پۆستێک کە ئەیگری و پێوەی ئەنەیت و ئەینەی بۆ یەکێکی تر ئەگەر دەستکاتەوە لێی و بیکوژێ بۆ تۆ بەشدار نی لە کوشتنیە. خۆ بە بێتاوان ئەزانیتیایە. بڕۆن بخوێنەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان، بڕۆن ببینن هەر هەمووی هاندانە بۆ سواربوونی ملی یەکتر، بۆ کوشتنی یەکتر، بۆ عەزیەتدانی یەکتر، بۆ دژایەتیکردنی یەکتر، بۆ بەرپەرشدانەوەی یەکتر و ناڕەحەتکردنی یەکتر. ئەمە چی لێ ئەکەوێتەوە بە حسابی تۆ؟ سەرئەنجامی چی ئەبێ؟ دەگوێگرە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم چی و پێ ئەفەرمێ؟ ئەفەرمێ هەر کەسێ بەشدار بێ لە ڕشتنی خوێنی موسڵمانێکە، ئەگەر بشەطری کەلیمە، نیو کەلیمەش بێ، نیو کەلیمە، لە قیامەت ئایەت و لە ناوچاوانی نووسراوە ئایس من ڕەحمەت الله، بێ ئومێدە ئەمە لە ڕەحمی ئەڵڵا، لەبەرەوەی بە نیو کەلیمە بووەتە هۆکاری ڕشتنی خوێنێک. رسول الله صلى الله عليه وسلم فرميه لو أن أهل الأرض والسماوات اجتمعوا على قتل مسلم بغير حق لأكبهم الله جميعا في النار. هم أهل زوي وآسمان كان كو ببنوا لسر رشتني خويني إنسانك إيمان دار الله جل جلاله هر همي لسر وهلا دات أجر.